بە زیندویی ون بوو بەڵام بە مردووی دۆزرایەوە. ئەمە چیرۆکی هاوڵاتیەکی قەزای کۆیە. 9 ڕۆژ ماوەی 9 ڕۆژ ون بوو. ئێمە وەکو 1964 بە دوواداچوونمان بۆ کرد. لە 5ەم ڕۆژی ونبوونیدا بە دوواداچوونمان دەست پێ کرد، سۆراغیمان کرد، پەیوەندیمان بە کەس و کارەکەیەوە کرد. ئەوان وتیان لە ماڵ چۆتە دەرو نەهاتۆتەوە. یەکێک لە برایەکانی کە ناوی شۆڕشە ئەوەی ئاشکرا کرد کە برایەکەیان نزیکی تەمەنی 50 ساڵە نەخۆشی هەیە، ئەویش بەهۆی ئەوەی کە پێشتر لە کاتی بردومانکردنی زەما با بڵێن سەردەمی بەعس و ئەوانە تۆزێک لایەنی دەرونی تێک چووە، زۆر جاران لە ماڵ چۆتە دەرو نەگەڕاوەتەوە. بە هەر حاڵ ئێمە سۆراغیمان کرد، ئەوان وتیان پێیان وتراوە کە چۆتە سلێمانی، بە دوایاندا چوونە سلێمانی نەیان دۆزیەوە. دوێنێ بە دوواداچوونمان سەر لە نوێ بۆ ئەو کەیسە کردەوە. دوای بڵاوبوونەوەی هەواڵەکە لە کەرکووکەوە وێنەی کەسێک کە لە پزیشکی دادی کەرکووک بەهۆی ڕووداوی هاتوچۆ گیانی لەدەستداوە گومان کرا کە ئەو کەسە بێ بۆ 1964 نێردرا. ئێمە وێنەکەمان کەوتە بەردەست، بەڵام خۆتان نەزانن شتێکی ئەوەندە ئاسان نییە ئێمە ئەو وێنەی ڕاستە خۆ بدەینە کەس و کاری ئەو کەسە. ناچار لە ڕێی پۆلیسی کۆیەوە ئەوەمان نارد، با بڵێن وێنەکەمان نارد. ئەوان بە کەسوکارەکەیان وت بووانیش پشتڕاستیان کردەوە کە بەڵێ ئەوە وێنەی کوڕەکەی ئەوانە. دیارە ئەو کەسە لە شەوی 28 لەسەر 29 بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە پردێ گیانی لەدەستداوە، بەڵام بەهۆی ئەوەی هیچ ناسنامەیەکی پێ نەبووە تەندروستی پردێ ڕاستەوخۆ ڕەوانەی پزیشکی دادی کەرکووکیان کردووە. ئێستا پۆلیس بە 1964 ڕاگەیان کە شۆفێرەکە هەر لەو ڕۆژەوە دەستگیر کراوە، بەڵام تا ئێستا ئەوان نەیانتوانی کەسوکارەکەی بدۆزنەوە. دوای بڵاوکردنەوەی ئەو هەواڵەی دوێنێک کە 1964 سۆراغی ئەو کەسەی کردبوو، ئینجا توانیان سەرداوێک بۆ کەسوکاری ئەو کەسە بدۆزنەوە. ئێستا کەسوکاری ئەو قوربانیە لە کەرکووکن بۆی بتوانن کە تەرمەکەی بگەڕێنەوە شاری کۆیە و لەوێ بە خاکی بسپێرن. لە 1964 بە دوواداچوونێکی وردمان کردووە. حەزەکەمەوەش بیخوێنەوە بزان شێوازی سۆراغکردن لە 1964 چۆنە.